ساڵەکانی پێشوو بوونی هەیە. دیارە ئێمە ئەم تۆرێمان تایبەت کردووە بەم بابەتەوە باس لە گرفتی هاوڵاتیان دەکەین کە چەند ڕۆژارێک ئاویان نایەتەوە و گرفتی ئاوی خواردنەوە و بەکارهێنانی ئاویان هەیە بەگشتی لە مامەڵەکردنی ڕۆژانەیاندا. خاتو زەینەب جمال هاوڵاتیە و لە هەولێرەوە میوانی ئێمەیە. خاتو زەینەب سڵاوت لێبێ، زۆر سپاس بۆی لەبیانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. خاتو زەینەب ئێوە چەند ڕۆژ جارێک ئاوتانیێتەوە و هەروەها لە چ گەڕەکێکیش دادەنیشیت لە ئێستادا؟ سڵاو بۆ ئێوەش بەیانی ئێوەش باش، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە منتاندا. ئێمە لە شاری هەولێر لە گەڕەکی بێرکۆتینوێ و هەشتی حەسارەوکانی پێدەگوترێ لە کۆتاییەکانی ڕەمەزانەوە ئێمە ئاوی خواردنەوەمان نییە، هیچ ئاوێک نایە. دەبێت لەو کاتیەوە هەموو خەڵکی ئێرە بۆ خۆی ئاوی دەکڕێ. بەشێکی زۆری گەڕەکەکە بێ ئاوە و هەتا ئێستاش چەند جارێک شارەوانی هاتووە، بەڵام ئەو ئاوە بە کەڵکی خواردنەوە نایەت، بەڵام لە ناچاریان ئێمە بەکاری دێنین. باشە، هیچ زانیاریەکتان هەیە سەبارەت بەوەی کە هۆکاری نەبوونی ئاو لە گەڕەکەکانی ئێوەدا چییە؟ بەڵێ چەند جارێک ڕازعی دائیرە شتیوامان کردووە و هەروەها ئەندازیارەکان هاتوون کەشفی قوفڵەکانیان کردووە و چەند جارێک بەڵێنیان پێداوین، بەڵام هەتا ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوە. زۆر جار دەڵێن ئاوی بیرەکان کەبی کردووە ناگاتە ئێوە. بۆ زانیاریتان ئێمە هەم ئاوی بیریشمان هەیە هەم ئاوی ئیفرازیشمان هەیە، بەڵام ئێستا لەو کاتێ ئێستادا هیچیان ناگاتە ئێمە. ساڵی ڕابردوش نزیکەی 3 مانگان ئێمە ئاومان نەبوو و دوایی چەند جارێک چوونە دائیرەوە دوواداچوونمان کرد، دوایە کێشەکە چارەسەرکرا، بەڵام ئەو ساڵ دووبارە سەری هەڵدایەوە. باشە، خاتو زەینەب کوردی خۆمان ئەڵێ ئاو ئاوەدانی نەبوونی ئاو لە گەڕەکەکانی ئێوەدا لە نێو ماڵی ئێوەدا چ گرفتێکی بۆ دروست کردوون؟ بەڵێ ڕاستە ئاوەدانیان گوتووە، بەڵام ئێمە بەڕاستی زۆر بێزارین، بەڕاستی بێتاقەتین زۆر، چونکە نزیکەی 2 مانگە ئێمە بێ ئاوین. ئەوە چەند ڕۆژێکە هەفتەیەک زیاترە شارەوانیش نەهاتوە ئاوی نەهێناوە. دەبێت هەر کەسە بۆ خۆی بکڕێت ئایا ئەو ئاوە پاکە خاوێرە، بەڵام بە ناچاری وەکو گوتم بەکاری دێنین. چۆن دەڵێ زۆر شت هەیە لەبەر بێ ئاوی دار و درەختەکان وشک بوون، گوڵەکانی ناوماڵی وشک بوون، ناتوانانی هیچ کارێک ئەنجام بدەیت، دەستت هیچ کارێک ناگرێت لەبەر ئەوەی ئاو نییە، ناتوانانی بەدڵی خۆت یعنی کارەکانت پێ ڕاپەڕێنی. ئیتر ژیانەوەیە دەبێت تەحەمل بکەی، نازانم بکەی چا دەبێ. باشە خاتو زەینەب، سەرەڕای ئەوەی کە ئێوە کێشە و گرفتی کەمی ئاوتان هەیە، بەڵام ئێمە لە دوانی سێی دەبیستین. ساڵی پار لایەن پەیوەندیدارەکانی حکوومەت ئاماژەیان بەوە کرد لەبەر ئەوەی ئاو نییە تۆزە خۆتان بشۆن، ئەتا خۆشردنی شتان کەم بکەنەوە. ئەم ساڵیش باس لەوا کرێت کە موبەڕیدا ڕۆڵی زۆری هەیە لە بەفیڕۆدانی ئاودا. باس لەوە دەکرێت کە هەوڵبن بە غەسالە جلەکانتان مەشۆن چونکە ئاوی زۆر سەرفەکات. لەسەر ئەمە سەرنجتان چییە وەکو هاوڵاتی؟ بێگومان ئەگەر حکوومەتێک کارباری وڵاتەکەی گرتە دەست، دەبێت زۆر ئاگاداری هاوڵاتیەکانی بێ، هەموو شتێکی بۆ دابین بکە. من دەڵێم ئەوە مافەکی سەرەتایی ئێمەیە، چ ئاو بێت چ کارەبا بێ هەر شتێک بێ، دەبێت حکوومەت بۆمان دابین بکات، دەبێت چارەسەری کێشەکان بکات، لەبەر ئەوەی ئەوە بە مافێکی سەرەتایی خۆمانی دەزانین. وڵات چەند شەوانیش یعنی نەماتوانیەوە بەردێ پێ بکەین و هەتا بۆ خۆشۆردن بۆ شمەکشۆردن دەچینە ماڵی باوکم، دەچینە ماڵی ناسیارەکان، لەوێ ئەو کارانە ئەنجام دەدەین. ئەوە ئێستا دەگەینە مانگی 7 دواتر مانگی 8 و مانگی 9. عادەتەن لەم مانگانەدا گەرمیەکی زۆر هەیە، کەش و هەوا زۆر گەرم دەبێ، خۆتە شۆی موبەڕیدەدا، گیرسێنی هەندێک جار جلز و ترپیسە بێت، ینی ئاو زیاتر بەکارە هێنرێت بەراورد بە وەرزەکانی دیکە و بەراورد بە مانگەکانی دیکە. ئەگەر دۆخی بێئاوی ئێوە بەم شێوەیە بەردەوام بێت، پێشبینی دەکرێت یعنی ئێوە پێشبینی دەکەن لە مانگەکانی داهاتوودا بارودۆختان بگات بەکوێ ئەگەر چارەسەر نەکرێت؟ بەڵێ خاتون، و پاریش وەکو باسم کرد 3 مانگان ئێمە ئاومان نەبوو. ئێستاش چاوەڕێ ئەوەی دەکەین مانگێک کەش بڕوە، تقریبان ئێستا 2 مانگە، بەڵام چاوەڕێ ئەوە دەکەین مانجێکی تریش ئاوا بڕوە کێشەکان چارەسەر نەکرێت،
چونکە بەڕاستی کەم تەرخەمی پێوە دیارە لایانی پەیوەندیدار نە بە دەم داواکانمانەوە چاوەڕێ هەموو شتێک دەکەین. باشە ئەو ئاوەی کە بەدەستی ئێوە دەگات چ لە ڕێگەی تەنکەرەوە بێت چ لە ڕێگەی لە هەر ڕێگەیەکی ترەوە بێ کاتێک ئاو بەدەستی ئێوە دەکا ئاوەکە پاکە بەکەڵکی خواردنەوە دێت بەکەڵکی ڕایکردنی کارەکانی ڕۆژانە دێت؟ بەڵێ خاتون ئەو ئاوەی کە دەیکڕین کەمێک باشترە لەو ئاوەی کە تەنکەرەکانی شارەوانی دەیهێنن. بەڕاستی تەنکەرەکان نازانم ئاوێکی لێڵی تێدایە بەکەڵکی خواردنەوە نایەت. بەڵام لە ناچاری ئێستا هەفتەیەکە چاوەڕێین کە بێ هەموو ڕۆژێ تەلەفۆن دەکرێت ئاگادار دەکرێنەوە لە دوێنێ بەیانیەوە گوتوێتی دێم هەتا ئێستا ئەو کاتێ ئەمنیش قسە لەگەڵ ئێوە دەکەم هەتا ئێستاش هیچ دیار نییە. دوێنێ چەند کەسێک لە گەڕەکی خۆمان ئاوی کڕی هەر چاوەڕێی تەنکەری شارەوانی بووین بەڵام هەتا ئێستا هیچ سەرداوێکی نێو نەهاتووە. ئەوە هەروەک بەڵێنیشی پێدا بووین کە بێ هەفتەی 2 جار بێ ئاومان بۆ دابین بکە بۆ هەموو ئەو بەشەی گەڕەکەکەمان کە بێ ئاوە بەڵام ئەوە لە چوارشەمەی ڕابردووە نەهاتوتەوە ئێرە. ژمارەیەک توشبوو بە کۆلێرا لە هەرێمی کوردستان و لە هەولێر و لە سلێمانی و لە بەشێک لە شارەکانی دیکە تۆمات کراوە. خاتو زەینەب کۆلێرا لە ئێستادا بوونی هەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بەم نەخۆشیە ئاوی پیسە. لەسەر ئەمە چی دەڵێن؟ ینی مەترسی لەسەر ئێوە هەیە لە ئێستادا کە ئاوێکی پاک بەدەستی ئێوە ناگات؟ بەڵێ خاتم زۆربەی منداڵەکان چونکە منداڵ ناسکترە زۆربەی منداڵەکان تووشی زگتوڕ و شانەوە بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون ئەو سەر ڕای بێ ئاوی دەبێت تەحملی ئەوە زعج بکەین و چارەسەر بۆ منداڵەکانمان وەربگرین لەبەر ئەوەی ئاوەکە پاک نییە و هەم جەوەکەشی گەرمە ناتوانین بەردەوام خۆفێنکەرەوە دابگیرسین و هەروەها بۆ خۆشەوردن و ئەو شتانە ناتوانین کارەکانمان بە تەواوی ئەنجام بدەین بۆیە زۆری منداڵەکان تووشی نەخۆشی زگتوڕ شانەوە بوون. زۆر باشە هەندێک لە گەڕەکەکان بیریان بۆ لێ دەدرێت. ئێوە لە گەڕەکەکی ئێوەدا بیرتان بۆ لێ دراوە هیچ هەوڵێک دراوە لە ڕێگەی بیرەوە کێشەکانتان چارەسەر بکرێت؟ من لە ڕێگەی کەناڵی NRTەوە ڕۆژێک لە هەواڵەکان جێمرێ بوو کە چەند بیرێک بۆ گەڕەکی هەشتی حەسارۆکان کە بەرامبەری گەڕەکەکەی ئێمەیە کە چەند بیرێک بۆوێ دابین دەکرێ و لێ دەدرێ و بەڵێ بەخۆشمان بیرەکانمان دیوە بەڵام هیچیان سوودی بۆ گەڕەکەی ئێمە نەبووە تا ئێستاش ئەو کاتێک کە من قسە دەکەم هیچ سوودێکمان نەبینیوە لەو بیرانە و بەس ئەوەندەیە بیرەکان دیارە و گەڕەکەکەش هەتا ئێستا بە تەواوی ئاوادان نەکراوەتەوە. باشە ئەم گەڕەکانی کە لە ئێستادا لە هەولێر کێشەی نەبوونی ئاویان هەیە گلەی و گازندەی ئەوە دەکەن کە لە زستاندا لە لافاودا دەخنکێن کە بەهۆی ئاوە دەخنکێن و لە هاوینیشدا لە بێ ئاویدا دەخنکێن لەسەر ئەمە چی دەڵێن؟ ینی ئێوە جیاواز لەم گرفتی کەمی ئاوا لە زستانیشا بە هەمان شێوە هاوشێوەی بەشێکی دیکە لە گەڕەکەکان گرفتی ئەوەتان هەیە کە لە نێو ئاوی لافاوەکەدا بخنکێن؟ بەڵێ خاتون کۆتا باران کەباری جسرێک لە نزیکی بنەسڵاوەیە ئەو جسرە ئاوبردی ینی قوڕ و قوڕاوێکی زۆر هاتە نێو کۆڵانەکانی ئێمە هەرچەند جارێک باران دەباری چونکە زۆربەی گەڕەکان دەکەوتن ژێر ئاو دەکەوتن و تووشی لافاو دەبوون ئێمەش ڕاستی لە خۆمان دەترسین بەڵام کۆتا جار ینی ئەو جسرە ڕووخە ئەو جسرەی بنەسڵاوەی قوڕ و قوڕاوەکەی هەموو هاتەوە ئێرە ئاوێکی زۆر بەس سوپاس بەوخوا خۆشبەختانە نەهاتە ناو ماڵەکان بەڵام لە کۆتایی گەڕەکەکە لەوێ چ بۆ ناو هەندێک ماڵ لەسەر ئەوەی کە دەڵێ هاوینان ئاو نییە و زستانانیش لافاو دەمان بە دەبێ حکومەت پلانی هەبێ بۆ هەموو ئەو شتانە دەبێ پلان دابنێت هەم لە زستانان هەم لە هاوینان لە زستانان نەهێڵێت هاوڵاتیەکانی چۆن دەڵێ تووشی زەرەر و زیان ببن و لە هاوینانیش یارمەتی هاوڵاتیەکانی بدات بۆ ئەوی ئەوانش حکومەتەکەی خۆیانیان خۆش بێت. باشە هەرگیز تووشی ئەو گرفتە بوون کە ئاو لە بەلوعایی سەربان نێتە خوارەوە خاتو زەینەب؟ بەڵێ خاتون بە دڵنیایی و زۆر جاریش. بۆ ماوەی چەندێ ینی ئاو نەبووە لە ماڵی ئێوەدا؟ ئێستا نزیکەی 2 مانگە خاتون ئاو نەهاتووە.
بە تەنکەریش ئاو نایەت؟ جێژنی ڕەمەزانەوە ئاومان نهاتووە. بە تەنکەر دەکڕین و دوسێ جار تەنکەری شارەوانی هاتووە. یەکەم جار هات هەر ماڵێک و دەیگوت 3 دقە ئاوتان بۆ تێدەکەم لە تانچیەکان، بە 3 دقەش تانچەکانیش پڕ نەدەبوو. وای لێ هات بخۆمان دووبارە دەمان کڕێەوە بە ناچاریەوە، بەڵام ئەوە 2 جار بۆ 3 جارە تەنکەرەکانی شارەوانی دێن هەر ماڵە و تانچەکانی بۆ پڕ دەکەن، بەڵام ئەگەر بێ سەرڕاستی ئاوەکە بە کەڵکی خواردنەوە نایەت. باش، ئەم تەنکەرانی شارەوانی ڕۆژانەیەن، هەفتانەیەن، ماوەی چەندی جارێک گەن و سەردانی ئێواکەن بۆی پێداویستی ئاوتان بۆ پڕکەنەوە؟ خاتون بۆ زانیاریت دەبێت ئێمە بۆ خۆمان ئاگاداریان بکەینەوە، تەلەفۆن بکەین و بچین بە دوایاندا ئینجا چەند ڕۆژێکی پێدەچێت هەتا دێن. ئێستا لە چوارشەمەی ڕابردەوە ئەوە نزیکەی هەفتەیەکە هەتا ئێستا نەهاتوونەوە، بەڵام کە جار یەکەم هاتن گوتیان ئێمە لە مەولە هەفتەی 2 جار دێین ئاوتان بۆ دابین دەکەین، بە دڵی خۆتان ئاوەکە سەرف بکەن، ئێمە هەفتەی 2 جار لێرەین. بەڵام ئێستا ئەوە 2 ڕۆژی ڕێکە تەلەفۆن دەکرێ و ئاگادار دەکرێنەوە، بەڵام هەتا ئێستا ئەو ساتەی من قسەتان بۆ دەکەم هەتا ئێستا هیچ نەهاتوو. باشە، تو دەڵی ئاو دەکڕن، کاتێک تەنکەرێک ئاو دەکرن بۆ پێداویستی ڕۆژانەتان ڕێژی چەندێک پارە دەدەن، بڕی چەندێک پارە دەدەن بەو تەنکەرێک کایکردن؟ ئایا ئەو تەنکەرانی کە لەسەر ئەسوی خۆتان دەیکڕن ئاوەکەی بە کەڵکی ئەوە دێت کە بخورێتەوە بە تایبەتی لە ئێستادا کە کۆلێرا بەربڵاوە؟ بەڵێ، ئەو تەنکەرانەی کە ئاوی دەکڕین ئەوان کەمێک ئاوەکە باشترە، پاکترە لەو ئاوەیە لە شارەوانی دەیهێنن، بەڵام بە ناچاری دەبێت بیخۆینەوە، دەبێت بۆ خواردنەوەش بەکاری بێنین. هەرچەند جاری کە تانچەکان پڕ دەکرێت 20,000 دەوێت، لەوەیە ئەگەر ماڵێک تۆزە قەرە باڵغ بن لە هەر هەفتەیەکدا بای 60,000 ئاو بکڕن. لە هەفتەیەکدا تەنها یەک هەفتە بڕی 60,000 دینار؟ بەڵێ. باشە، لە ئێستادا ینی بەڵام ئەگەر ماڵێک کەمتر بن، خێزانێکی بچووک بن، لەوەیە هەفتەی 2 جاریان دەوێت، ئەویش دەکات 40,000. لە ئێستادایان لە پاڵ گرفتی کەم ئاویدا گرفتی دیکەش هەیە، گرفتی کەمی موچە، نەبوونی موچە، گرانی لە بازاڕەکاندا هەیە، ینی لە پاڵ هەموو ئەم گرفتانەی تردا لە پاڵی هەموو ئەم ئەرکانەدا کە من باسم کرد، کڕینی ئاو دیسانەوە ئەرکی سەرشانی ئێوەی زیاد نەکردووە، بارودۆخی دارایی ئێوە کاریگەر نەبووە بە دۆخی بێ ئاویتان؟ بێگومان خاتون کاریگەری هەیە لە سەرباری دارایی هەمومان، زۆر کەس هەیە کرێچیە و لەوەیە کرێکار بێن نەتوانێت ڕۆژانە پارەیەکی کەم پەیدا دەکات، ئەو پارەیە بۆ بژێی ژیانی دابین بکات یان ئاوی پێ بکڕێت. بەڕاستی زۆر ناخۆشە، کەسێک زۆربەی زۆری یعنی ئەو حاڵەتەیان هەیە گلەی ئەوە دەکەن نازانن ئەو پارەیە چلێ بکرێت، کە کرێتی نازانێت کری دابنێ، نازانێت شتی پێ بکڕێت یان ئاوی پێ بکڕێت، نازانێت ئاوا بۆچی بەکاربێنێت، ئەو پارەیە بۆچی بەکاربێنێت. گرفتی بێ ئاویش ڕاستی بۆتە بارێکی زۆر قرس بە سەرشانی هاوڵاتیانەوە. لە ماوەکانی ڕابردوودا چەند جارێک ئەو گەڕەکانی کە بەگشتی گرفتی کەمی ئاویان هەبوو خۆپیشاندانیان کرد. خاتو زەینەب، ینی چەند جارێک خۆپیشاندان کراوە، ساڵی پار بە هەمان شێوە خۆپیشاندان کراوە، پێرار بە هەمان شێوە خۆپیشاندان کراوە، بۆچی وەڵامێکی گونجاوی کردداری ئێوە نادرێتەوە؟ ینی بۆچی ئەو وەڵامی کە ئێوە دەتانەوێ وەری ناگرن؟ بۆچی بە کرددار مامەڵە لەگەڵ ئێوەدا ناکەن؟ بەڵێ، ئێمە پاریش چەند جارێک کەناڵی NRT هات لێرانە قسەمان کرد و بەڵام بۆ 2000 کێشەکە گوتیان چارەسەر کرا، قفڵەکانیان گۆڕی و چارەسەر کرا بە قسەی وەزارەتی شارەوانی و ئەوانە بێ گوتیان قفڵەکانمان گۆڕی و کولفەیەکی زۆری تێچووە، بەڵام بۆ ئەم ساڵ دیسان هەمان تووشی هەمان گرفت بووینەوە و ئەوە نزیکەی 2 مانگە ئێمە بێ ئاوین و چەند جارێکیش چوون، بەڵام وەکو پێویست بەدەم داواکاریەکانەوە نین کە دەچی بۆ لایەن بە دوواداچوون دەکەیت دەڵێت ئیش و کارمان زۆرە، گەڕەکی تر زۆرە، زۆر بیانووی تر دەبینەوە، دەبێت تەلەفۆن بکرێت، دەبێت بە دوواداچوون بکرێت، چەند جارێک هەتا جارێک دێن، یعنی تۆزێک تەمەشایەکی بیرەکان دەکەن، تەمەشایەکی قفڵەکان دەکەن، دڵ ئێمەش سەرمان قاڵە ناتوانین. ئەو پێداویستی سەرەکی ژیانە
ینی ئەمە ناچێتە خاڵبی کەم تەرخەمیەوە کە ئێوە چەند ساڵێکە بەدەستی گرفتی کەمی ئاوە دەناڵێنن بەڵام وەڵامێکی کرداریتان وەرنەگرتووە ئەمە ناچێتە خاڵبی کەم تەرخەمی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە بەرامبەر بە ئێوە لەسەرمە چی دەڵێن وەکو هاوڵاتی؟ ئەفۆن خاتون دەنگت زۆر وازح نەبە بگورە زۆر باشە خات و زەینەب ئەڵێم ئاو پێداویستی سەرەکی ژیانە لە خواردنەوە و لە ڕایکردنی هەموو کارەکانی ڕۆژانە پێویستمان بە ئاوە تەنانەت بۆ چێشت لێنانیش ینی ئەمە ناچێتە قاڵبی کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانەوە بەرامبەر بە ئێوە ئەمە کەم تەرخەمی نییە کە دوای چەندین ساڵە داواکاری و لە خۆپیشاندان جارێ وەڵامێکی کردارێکی ئێوە نەدراوەتەوە وەکو هاوڵاتی لەسەرمە چی دەڵێن؟ بەڵێ بێگومان کەم تەرخەمیە بەڵێ کەم تەرخەمیە هەم لە حکوومەت هەم لەلایەنی پەیوەندیدار بەڕاستی خەڵکەکەش بۆ خۆی ینی کەسی وا هەیە لەگەڵ ڕێزم بۆ خۆی دەچێت دەستکاری قوفڵەکان دەکا قوفڵەکان تێک دەدات و دەیەوێ بەس بۆ خۆی بێ هەموو شتێک بەس بۆ خۆی بێ بێگومان کەم تەرخەمیەکە لە هەموو لایەکێ هەم لە ئەو کەسانی کە سەر بەخۆ دەستکاری دەکەن ئەوەش بەمانەی ئەوە دێ کەسێک نییە بە جدی چاودێری بیرەکان بکات چاودێری قوفڵەکان بکات کەم تەرخەمیەکە لێرە ئەوەیە کەم تەرخەمیەکە هەم لەلایەنی پەیوەندیدارە و هەم لە حکوومەتیشە. زۆر سپاس بۆ خات و زەینەب جەمال هاوڵاتی سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی خات و زەینەب. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سپاس بە هیوای ئەوەی کە هەموو کەسێ ئەو گرفتە خزمەت گوزاریانی کە هەیە لە گەڕەکە جیاوازەکانی کوردستان نەک تەنها شاری هەولێر بە هیوای چارەسەر لە داهاتوودا بۆ هیوایان دەستان خۆش بێت سپاسانە گیان وچانێک وەرەگرینەوە گەڕێنەوە.